ئەو دیمەنانەی دەیبینن دیمەنانێکی ناخەژێنن کە ژمارەیەک لە هاوڵاتیان هەژاری و کەم دەرامەتی ناچاری کردوون بۆ بەدەستێنانی پاروەنانێک بۆ ماڵ و مناڵیان پەنا بۆ ئەو شوێنانە ببەن کە خەڵکی هەر لە دوورەوە لە بەربۆن و دووکەڵەکەی خۆی بۆ ناگیرێ بەڵام قەیرانە دروستکراوەکەی هەرێم و بێکاری و دەستکورتیان ناچاری کردوون گوێ بە بۆن و ئازار و ناڕەحەتی و قسەی خەڵکیش نەدەن و لێرە چاوەڕوانیەوە ئۆتۆمبێلانە بکەن کە زبل و خاشاکی خەڵکی دەهێنن بۆ ئەوەی ئەوان بتوانن پاروەنانێکی لێوە بەدەست بهێنن. شکار نمایە و بام لە مارێ ئیشکاری نەبوو ئەمەش هاتی نێرە تەڵەبەی مەکتەبێمە سەفیەکی سانەوێ هاتی نێرە بە ئیشکاری ئەوی شەی دەکەین و هەروەندێ ئەوی شەی دەکەین مەجبوری نەگەرە کەس نایێت ئێرەوی شەی بکە. خوێنکاری جیهان کوتی دەیە بەڵام بەس دەخینین و دێنێرێ ڕۆژێک دەچینە مەکتەبی ڕۆژێک دێنێرە لە مەجبوریانە مەجبوری نەبە کەس نایێت ئێرە پێشمەرگەشی زۆرە لێرە ئەوکە بگەڕە پێشمەرگە و تشتێوە زۆرە لێرە ئیشێ دەکەن و منیش ئەو کە تەلەبەم یا کاری دێمێرە ئیشێ دەکەم مەجبور مەگەرە نەداتمێ سەعاتەشی سبەینە دێنە ژۆری هەتا سەعات دەوانە 1 و 2 بیا لێرە دەچینەوە هەپازە زارەکە دا زارەکە پیا دەکەین و دەچینەوە ماری مەمنونی دەبێت کاس بادی بکەین چکە خانیمان بکرێە ئیسمان نیە چ بکەین دەبێت لێرە ئیشکەن ڕۆژانە 15 و 10 و ئەو هەیە چ بکەین شتکە نییە ئللا ئێرانە بەخوای ئەگەر ئیشێت کە هەبێ ئەمە نایەنێرە نایەنێ ئەو زبارە پیسە. یەکێک لەو کەسانەی کە کار و پیشەی بووە با کۆکردنەوەی زبل و خاشاک بۆ ئەوەی لە ڕێگەیەوە پێداویستەکانی بۆ ماڵ و مناڵی بەدەست بهێنێ و ڕۆژانە لانی کەم بتوانێ خەندێک بخاتە سەرلێوی مناڵەکانی دەڵێت زۆری ڕێژەی هاوڵاتیانی عەرەب لەو شوێنانە ڕێگرە لە بەردەم کارکردنی هەمووان و ناتوان بە پێی پێویست کار بکەن. پێش عەرب بێن ڕۆژانە فول بوو بەس ئێستا عەرب دێ باغی دەبا ئاسی دەبا سفی دەبا فافۆی دەبا هەمووشی دەبا کوردی ما یەکشتی دەبا بەس عەرب هەمووشتی لولە دەبا يعني لبران إيش كاري وش هنيشت يا لو عم ناور بسم الله ما تخيوان إيش بكم أوان لي ربقي خوان إيش دكان عاصني خردكين أو باغي أو صفر أو فافون أو يكبر روجي باي 20,000 أو 15,000 أو بيشتري باش بس إيش لاتي أو قربار غيبوا عارف هاتي نظام قربار بوا سوى ما دزنا كبي بەهۆی بەکارهێنانی داهاتی گشتی بۆ چینێکی دیاریکرا و بەکارهێنانی بۆ بەرژەوەندی تایبەتی چەند حیزب و شەخصێک لە هەرێمی کوردستان وای کردووە ڕێژەی بێکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوە بکات. بەهۆی نەمانی کار و کەسابەت و سەپاندنی قەیرانیش دارایی سەخت بەشێک لە وڵاتیان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنا بۆ کۆکردنەوەی زبل و خاشاک دەبن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.